بەناوی خودای گەورە و دڵۆڤان سڵاوێک لە ناخی دڵمەوە پێشکەش بێەوە بینەران و هاوڕێیانی هەمیشەیی بەرنامەکەمان. ئەوڕۆ قەرار وایە سەردانی ئاوایی توتاخاس بکەین. ئاوایەک هەڵکەوتو لە 15 کیلومتری باکووری ڕۆژئاوای شاری مەهاباد بەشی ناوەندی دەهێستانی موکریانی ڕۆژئاوا و لە ناوچەی شاروێران هەڵکەوتووە. ئەم ئاواییە لە نێوان ئاوایەکانی ئاڵبڵاغ و چۆمەڵان و دریاز و کۆسەکەرێ سەڵکەوتووە. شاخ و چیاکانی دەوروبەری ئەم ئاوایە جیقناوێ شێخمراد، ئەسحابان، شاخەسوور و ئوزنداغن. کانیاوەکانی ئەم ئاواییە بە شێخمراد و سەرچاوەی توتاخاز ناسراون. لە باشووری دێ ئەشکەوتی شێخمراد و لە باشووری ڕۆژئاوای ئەم ئاواییە ئەشکەوتی جیقناوێ هەڵکەوتۆ. خانوبەرەکانی ئەم ئاواییە لە خشت و بلوک سازکراون و بەدەگمەن خانووی لە قوڕوبەردیشی لێماوە. جگە لە چەند ماڵێک کە میچەکانیان لە ئاسنا میچی هەموو خانووکانی ئەم ئاواییە دارەڕایە. خەڵکی ئەم ئاواییە لەسەر ئەو باوەڕان کە بەر لە ئێستا ئەو ئاواییە ماڵە شێخێکی لێبووە کە بە هاتنی حروسەکان بۆ ئاواییە کۆچیان کردو و حروسەکان لەم ئاواییە سەیدێکیان کوشتووە کە لە شاخی ئەسحابان نێژراوە و کوشتارێکی زۆری دیکان هەبوو. ئەم ئاواییە گۆڕی بە کۆمەڵی لێیە. وشەی توتاخاز وشەیەکی تورکیە بە مانای دارەتوو. لەم ئاواییە پۆلێک داری گەورە و مێژوویی توی لێیە کە دیارە ئەم ئاواییە هەر بەوانەوە نێوی دەرکردووە. خەڵکی ئاوایی دەڵێن ئەم دارە توویانە بەدەستی ماڵە ئەو شێخەی کە لێرە کۆچیان کردووە چاندراون. هەروەها لەو ئاواییە حەوزێکی مێژوویی و چەندانە کۆنەگۆڕیشی لێیە. وەکی باسییان کردو لە باشووری ئاوایی توتاخاز پێشتر ئاوایەکی بە ناوی شێخمراد لێبووە کە هەرگەڕاوەتەوە ئەو شێخانەی ئەم کە لەم ئاواییە کۆچیان کردووە. ئێستاش بناغی خانوبەرەی کۆن لەو بەشەی کە ئەم ئاوایی لێ هەڵکەوت بوو ماوەتەوە. گۆڕستانی ئاوایی هەم گۆڕستانە کۆنەکەی و هەم گۆڕستانەکەی کە ئێستا مردووی لێ دەنێژن لە باشووری ئەم ئاواییە هەڵکەوتووە. کار و پیشەی خەڵکی ئەم ئاواییە وەکو هەموو ئاوایەکانی دیکە ئاژەڵداری وەرزێڕیە و تا ڕادەیەکیش کرێکار و باخدارن. جا فەرموون لەگەڵمان بن ئەوە ئێوە و ئەوەش ئاوایی توتاخاز. لە خزمەت کاک لوقمانی ئیبراهیمی داین دەهیاری ئاوایی توتاخاز. کاکە جان سەلام عەلیکم. سلام و ڕەحمەت الله بەخێر بن سەرچاوم. زۆر سپاس کاکەی جان. کاکە چەند ساڵە دێهیاری ئەم ئاواییەن؟ ئەو دێهیارە بەگشتی چەند ساڵە دێهیاری هەیە؟ توتاخاز لەو دێیانەیە کە 2 ساڵە دێهیاری بۆ تەرخان کراوە بۆ ئەوەی کە شوڕاکانی گەشتون بە 3 نەفەر و چەند دەورەیەدا ئینتخاباتی شوڕادا شوڕاکان بە شێوەیەکی جوان دێنە پێشێ. بەخشی مرکزی وای سەلاح دی لەبەر ئەوەی کە توتاخاز دیتی ئاماری جەمعیەتی زۆر بووە و بە نیسبەتی دیەکانی دەوروبەرمان کرد دیاهاتێکی زۆر شلوغمان لە دەوروبەرە. یعنی لە ئەوستانی ئازەربایجانی غەربیدا دەتوانین بڵین توتاخاز تەنها دیەکە بە جەمعیەتێکی کەم ساحەب زۆر ینی دەستکەوتی باشە وەکو کەشاوەرزی چاک دامداری چاک بەتایبەتی کەشاوەرزی مەکە ئەمە کەشاوەرزی کە خەڵکی توتاخاز دەکەن کەشاوەرزێکە لە نەستی شاید بڵم ئەسڵەن ئستراتیژیکیدایە کە گەنمە ئەویش دێم کە 100% بۆ نان و شتێکی سەرەتاییە بۆ هەم کەس لازمە. دوای ئەوەش مەڕ و ماڵات لێرە دەڵم باتەوەجو بە جەمعیەتەکەی بە نسبەتی دێگەورەکان زۆر لەسەرترا. لەبەر ئەوەی ینی وان سەلاحدی کە توتاخاز باشە دەهیاری هەبێ چونکە تقریبا ئەلان 3 ساڵ دەبێت لە حاڵەتی مەهاجرەتی
متواری متوقف بۆ خۆشبەختانە دەستی کردو بە مەهاجرەتەیەکی معکوس تا قولۆخا وەکی ئەو ڕۆژ کە چاوتان لەلان دەبین و چاوتان لێ کردو زۆر کەس بە تەواوی خەریکن ساخساز دەکەن ئەوە شتێکی باشە لە دیکە دەبینین هەر سەرکەوتوو بن ئینشەڵڵا کاکەیجان کاک لوقمان چەند کەس لەو ئاواییەی دەژین و چەند بنەماڵن ئاوای توتاخات 44 ماڵە ئەو 44 ماڵە تقریبەن ناتوانین بڵێن دقیقاً لەبەرەوەی کە زۆر دەبینی هاتچۆ دەکەن و دێن و دەڕۆن ناگا بە 400 کەس وەلی تقریبی 300 کەسێکمان دایم لە توتاخاز دەژین چەند دەرسەدی باسەوادن دەرسەدی ینی بەشی زۆری پیرەکانی بەشی زۆریان بەداخەوە سەوادیان نییە زۆریان وەلی لە ینی لەوەی بەرخوردارن کە نێزەدی ساواد ئاموزیان هەیە زۆر کەمیان وەلی قشری جوانەکەی خۆشبەختانە زۆر باشن حتا ئێمە لە توتاخات چەندانە مدەڕەسی زۆر عالی زەبانمان هەیە چەندانە معلمی زۆر بەناوبانگمان هەیە لە شخصێتەکانی نێوشاریجا شخصێتایەکی زۆر عالی دەرەجە یەکمان هەیە کە خەڵک توتاخازن و توتاخازین هەر ئێستاش خۆیان بە خەڵکی دەزان و دەزان ینی دەڵێن کە خەڵکی ێرەنە منداڵەکانیشی کە ئەوە مەدرسەکەمان تا شەشومی ابتدایی هەیە و خەریک بە تەحسیلن الحەمدولله پس بنەماڵەکان مانعی منداڵەکان بە تایبەت کچەکان نابن بۆ چوون بۆ شار و درێژەدان بە خوێندن نەخێنەوەڵا بە هیچ شێوەیەک خۆشبەختانە زۆریش مشاوقی و کارەنا هەتا ئێمە لێرە هەمانە بنەماڵەوەمان هەیە لێرەکە کولەن کچەکان کاروباری کەشاوەرزی و ڕانندگی و ینی هەموو کارێکی خۆیان بۆ خۆیان دەکەن بۆ هیچ کارێکی ئەوە نێ بڵێ ئەوانە کچن ئەو بۆ تەمانع کەوانە بمێنەوە و گرفتار مابن خۆشبەختانە زۆر لەو کەسانەی کە بەڵام کاروبارەکانە کوڕی ئاغایان دیکەن ئەوان زۆر ماشەڵڵا موفەقتریشن الحەمدولله کاکەجان باسی ئیمکاناتی ئاواییمان بۆ بکەم زانین تا ئێستا چ خزمەت هایەک بەو ئاواییە کراوە ئاوای توتاخات بەنسبەتی زۆر ئاواییەکان کە ینی وەکو قسمەتی مەنگوڕایەتی یا غەلیفان دەتوانم بڵم زۆر باشترە ئەلبەتە ئەمە لە توتاخات سامەهاباد 14 کیلومتر کولەن دوورین زۆر لە شار نزیکین وە لە شاوێرانیشدا تەنها دێچین کە لە دامنەی کوه دەین لە خوارەوەی چەوەکان دەین توتاخات الحەمدولillah ئاوی هەیە ئاوی ئاشامیدانی لولکەشی هەیە بڕقی هەیە جادەمان هەیە وەلی یەکسەری ئیمکاناتمان نییە کە ئیشاڵڵا ئەوانەش لە ساڵاتی داهاتوو ئەو ساڵ بە تایبەتی بەپێی ئەوەی کە نمایندەی محتەڕەمی شار و مەسئولین قەولیاندا و ئیشاڵڵا قەرار وایە هەموو دیەکان بەتایبەت توتاخازی لەو ئیمکانەتە بەرخوردار بێ ئیشاڵڵا کاک لوقمان بە گشتی کار و پیشەی خەڵکیەوە ئاوایی دەسێ ئاوای توتاخات ئەکسەرەن دامدار و کەشاوەرزن ینی زۆربیان دامدار و کەشاوەرزن و زۆرێکیشیان دەبینی بەهۆی کە تەحسیلاتیان زۆر باش بووە هەروەکی ئەرزم کردی خەریکی تەدریس و دەرسکردن و لە دانیشگا و لە زۆر جگەی ئاوە خەریک بەکارن نێوانی خەڵکی پێکەوە چۆنە زۆر عالیە زۆر باشە شکور زۆر باشن الحەمدولله پێداویستی کە مکاستەکانی ئاوایەکەتان چێ کاکە وڵا هەروەکو هەموو دیەکانی دەکات توتاخای وەکو ئەوان بەداخەوە هەیەی کە مکاستیمان زۆرە ئەزوم لەمە هیچ جێگایەکمان ئەلان جوانەکانمان تێیدا کۆبوونەوەیەک جێک بە وەرزشمان نییە ئینترنێتمان کە ئەستن یان ئینترنێتی ئیرانسێلمان هەیە تەلەفۆنهای هەمڕاهمان هەیە بەداخەوە ئینترنێتی سابتمان ئەستن نیە ئەمە لەو شتێ بێبەشین بەداخەوە و حقیقەتەن ئەمە لە مێژە چاوەڕوانی گازین چونکە گاز بە خۆت دەزانی نەفت ئەو ساڵانە لە زۆر جێگایان نەتا بۆتە مۆزلهایەکی زۆر گەورە کە دانیش ئاموزایەکی زۆر جەماعەتێکی زۆر ماڵهایەکی زۆر بەهۆی ئەو نەفتەوە چونکە ئەو نەفتە قابلی کۆنتترۆل نەدەبن یەک دەفا فاجعە بەڕاستی ئاوەرە کە زۆرمان دیوە بەداخەوە چاوەڕێنکی ساڵ ئیشاڵڵا ئەو ساڵ حتمما لە ئەمەش لە گازی شەهری ئەنی ئەو گازەمان هەبێ و لەو نعمەتە باشە ئیشاڵڵا ئەمەش ئیسفادە بکەین ئینشاءڵڵا هیوادارم کار بەدەستان حتمما بەو ئاواییەش ڕابگەن و کە مکاستەکانی ئێرەش جێبەجێ بکەن دەست و خۆش بە کاکەجان زۆر سپاس مەمنونم زۆر بەخێراتن سەرچاوم هاتوینە نێوانە و دەستە خوشکە عزیزانە لێ کۆبووبوونەوە لەبەر دەرگایە و ماڵە دانیشتبوون پێکەوە قسان دەکرد دادەجان باشن شکر سلامەت نونم سلامەت بیشاڵە بە قوربان خۆتان دەناسێنن هاجر خان هاجر ئیبراهیمی دادا هازرجان تەمەن چەندە دادا 42 ساڵ تەمەن درێژ بن یاڕەبی دادا ڕۆژانە کاروبارتان لە نێو ئاواییدا چێت لە ماڵە دەست دەکەن
وڵی جا لە ماڵەدا کاروباری ماڵە دەکەین و چێژ لێنان و قاپ و کۆچکشتنوشی و کوڵ و ماڵات و شتی واگەر هەمان بیاوان جێبەجێ دەکەین هەتانە ماڵات و هەیە نەوەڵا ماڵاتمان نییە نان و هەویری شتی وا دروست دەکەین و بۆ خۆمان هەر وەکو قەدیمە نانی دەکەین گوێستاش لە ئاوای دەناین دەکەین نانی دەکەین ئەمە هەمیشەش ناکەین وەلی بەحزە جارێکی چون نانەکەی خۆمانمان پێخۆشترا نانیش دەکەین ئەلا لە کەنجەوە نان نەکردو کەنجە قەراروان نانی بکەن ئەنها وەڵڵا هەیەتان هەان لە سەفەرێ بووم ئەلحان هاتیومەوە قەرارە لەحام بچم نانی بکەم ئەلان قەرار نانی ئەلحان قەرارە نانی بکەمی دێوەنگۆ هاتن تەشریفتان لە دواتان ناربووین دەناوەڵا نانمان دەکەن هەویر و شێلاوە ڕێوەڵا دەچم هەویریش دەشێلم هێستانەتان شێل نەوەڵا ئێستا نەمان شێل بڕۆم با درەنگتان نەبێ شەڵاگە هەویرەکەتان شێلامەژی مزاحیمتان باشە مەمنونم دەستت خۆش بێ خانم جان فەرمون فەرمون خواهش دەکەم اختیار تێ فەرمون دادی جان نەختێک دێن خوارتر بەخشن باشە شکر دادی جان خۆتان دەناسێنن بەڵێ ئەمن سەبری ئیبراهیم مازر دادە سەبری جان تەمەن و چەندە دادە سەبری تەمەن درێژ بنیارە بیچەند منداڵ و هەیە 5 خدا پێت بێڵ نەکنت ماوە نیاز زەماوەندیان کردو یەکیان ژنم بۆ هێناوە ئەوان دویان مجەڕەتن دوو کچەکانیشم مێردیان کردو بەختەوەر بنیارەبی دادە گیان جەنابتان باسی شایی و ڕێڕەسمی قەدیممان بۆ بکەن ڕێ و ڕسمی قەدیم بەدەهۆڵ زۆر نایبوو حەوت شەو عەود ڕۆژان بوو 4 شەو 4 ڕۆژان بوو ئەلعانەکانە دانیەکە نەهارێکیان شامێکە شای خۆتان چۆن بوو شایما وەڵڵاهی ئەوە بوو ئەمە شایمان بۆ نەدەکرا ئەمن بوو وەڵڵاهی بابم بۆی نەدەکردین هەر ئاوەدی دووسی بڕە لە بڕک حالەمی دوژرا ئەمەی بەڕێت ئەمە حالەمی دی داوەت و بەزم و شایی و ئەو بەرەوبەر و ئاوەلانە بۆ خۆتان هەر خەڵکی واوایە بوون لێرە زەماوەند و کردویا بۆ بکێنیاتونێ ئەمە خەڵکی مەجبوراوایە دادەوە قەدیم بوو بەچی دەحال لە مەجبوراوە ڕابوو سوپای بگاتە تو تاخازی بچیدا بە ئەسپی بۆ خۆشتان بە ئەسپیاتون بە ئەسپی دەهات ژنان بەرەو پیرە دەچون سەمان بۆ دەکرد دەهۆڵ و زۆر نادەی کوتا تو زەلە بۆ خۆت ئاوە بوو وڵای خۆ من چاکم وە بیر نایانی هەر تەقریبەوە بیرم نا دادە باسی ڕێو ڕسمی خەنەبەندان و پێوەچوونی بکەمان بۆ بکەن خەنەبەندان و شتی ئەوەی بڕشیان ژن خڕ دەکردەوە هەڵدەستان بە پیان دەچوون ئەلحانەکانە دەبێت کادوی چاکت پێ بێ زۆری بۆ بەری ئەو دەمی دەسماڵێک لێت چێگی وا بچی سەخەنیەکی بۆ دەبرد ئەوە ڕۆژی پێش جۆستنەوەی بوو کە دەچوون دووسێ ڕۆژ پێش جۆستنەوەی دەچوون ئەمە ئەلحانەکانە وڵا دەبێ هەندی بۆ بەری لەسەر و ماڵ دەبیەوە وایان نە دادا ئەو دیارانە لەلایەن ماڵە زاوایە ئەو پێشکەشی بووکێ دەکردران بەڵێ ئارێ وڵاتیان دەکرد دوای دیاری دیانەکەی دوای دیارەکەی تاران پێدادا ئەلحان تارە ئەوەن دووسکێ دەمێ تابەری پیان بوو دایانج سواری ماینیان دەکرد و دایان برد و دەڕۆشن و بە تەپڵ و توزەلە و ئەهانە شام و نەهاریان دەدا وەسبینە شام و نەهاریان دەداوە ئاوەلانە دادا ئەو خەنان بۆچی لێ دەدا ئەو خەنان بۆچی دەجێ وڵای ئەلحان ئەوە نەماوە ئەلحانەوە لاشی بۆ لێدەن ئەو دەمیش چەنگ و پلی بووچیان فەقیرە لە جوگمەی دەستیڕا بۆ تێدەنە سەریان بۆ تێدەنە بۆ ڕازاوە بوونی بووکیانە بووچێڕێ و ڕسمی کوردی بوو سەری بووکێشان خەنە لێ ئاریا وەڵڵا ئەدی سووریا و سپیایی بووکیان بەچی دەکری زۆر قەدیم وڵڵی هیچ ئەگەر چاویان بڕێک بە کلی سەبحانەی بۆ ڕشبە ئەوە باش بوو دەنا هیچ بۆ خۆشانە دەم چاوە بە کلی دەڕژدادا ئارێ وەڵڵا جوانکاری ئەو دەم ئەو کلە بوو ئەو خەنە بوو پێما بەرەوەندە بوو ئارێ وەڵڵای ئەوەندە بوو دەستیان بۆ دەخەنە دەداین و چاویان بۆ دەڕشتین و بابە بیبن نە ئارایشگا هەبوو نە هیچ بوو بووچێ دەمیش زۆر جوان بوون چونکین عادی بوون ئێو دەم پێ جوانتر بوو ئێرێ وەڵای دەمی جوانتر بوو لێ ئەلحان جلو بەرگەکان چ بوو دادا جلو بەرگەکان ئەتڵەز بوو چاو جوانیان پێدەکوت و بە قوربان دەبم سالووسیان پێدەکوت و مەخمەریان پێدەکوت و پەشمینە و ئەوانانە ئەو شتانێکە لەسەری بووکیان دەنا لە بێسلا لەو ئاوایە لەو ئاوای ڕاکەیە و بە بووکیاتونێرە زیاتر چیان لەسەری بووکێ دەنا سەر و سەر بن بەڵەوە ئەلحان شەدە جێلجێلە نەماوە بە شەدە بوو یا بە هەوری بوو ئەڵای ئەو دەسر سرکانە بوو زۆری ئەو دەسرێ لە کنگۆ پیان دەکوچیل بە سرکە ئەو دەستیان پێ قایم دەکرد تارەیان پێدا دەدا و ئەلێرەشیان بیلامانی قایم دەکرد هەراکان لەوێ قایم دەکرد ئارێ وەڵڵا بوچیان هەڵدەدروپیان دادا تابەری پێ دەسەر سرکەکەشیان لێ قایم بێ نازان بڕشیان جغجغەوە سەری دەخست و ئەهانێ ئەو دەم برازاوانە بۆ بووکێ دەبەست براو زاوا دایان باست ئەمە زاوا دەستی بووچەی نەدەگر ئەو دەمیدایان کو حەیبە
بوچی وا بوو زاوای هەر نەدەدی هەتا زاوانە تا بوو نەچوو بە ماڵێ نەیدەزانی چی هەش زاوایە چێ دەستی بوو کێ دەگرت چێ بودی وڵای دووکەی خوددادان گرت و ئەهانی یان برای بە یان مامی باخشتی چاوە دەستی بوو چیان دەگردان بردە ماڵە زاوای ئەنها زاوا دێ دەستی بوو چێ دەگری و جوان و تەکمیلە دەمێر نشیان دەناسی ئەگەز چێ هە زاوایە ئاریەوەڵە دادا بۆ خۆتان چۆن و زەماوەن کە مێردەکەتان لە چۆدی بوو خۆشتان دەویست دڵداریتان کردبوو ناوەڵە ناوەڵە تان کردبوو دەی زۆر باشە هەر مبارەک و بێشەڵا هەر بەختەوەر بن دادەجان نێوچێ نێوم زارە دادە زارەجان تەمەن و چەندە 44 ساڵ تەمەن درێژ لە ساغ بن ئینشەڵا دادە زارە دەکرێت باسیکای ڕۆژانەتمان بۆ بکەیت بەیانی ساعت چەند هەڵدەستن لە خەوێت چ دەکەن تا شەوێ بانان ساعت حوتی هەڵدەستم لە خەوێ دەچمانگاکان دەدۆشم شیرەکەی دەکوڵێنم دێمەوە سوبحانە شتی حازر دەکەم نانچای دەخۆین دوای هەڵدەستم ڕست گوشتەکە جێبەجێ دەکەم وڵات شتی بڕک کاری وڵاتی بڕک دەکەم دادە ڕست قۆزی زیاتر چه ساز دەکەن ڕستە ئادی شیرەکەی زیاتر دەکەم بەچی دەکەین نەماست دەینێرین بۆ بازاڕی دەیکەینە پەنیر مەشکە شتی دەژێنین ئەدی بە شیر دەیفرۆشین دادە جگەل لەو کارانە وەختی بێکاری چ دەکەن وەختی بێکاری دادەنیشین خردە بینەوە لەگەڵ ئەوە لە کوچەی لەگەڵ دەستە خوشکیان کۆ دەبنەوە باسی چ دەکەن وەڵای جا باسی چ دەکەین کاری ڕۆژانە باسی خۆمان دەردە دڵانیش دەکەن ئەرێ وەڵا ئەوان هەردەبندی دادە دەستکرد و شتی شتێکتان هەیە وەک شتێک بیچنن لە شتی قەدیمی شتیەلان بەڵێ ئەوی شتی دەچنین کراس و شتی ساز دەکەین بەڵێ دەسماڵ و شتی ساز دەکەین دەچینە مەزرایە جیاو شتی دێنین کاری یاردی پیاوەکان دەکەین ینی بەهاران شاخوچێ و کاتی دەرهاتنی و جیاو گۆڵە بەهاریان گۆش دەچن بۆچی ئەرێوەڵا دەشتین لەگەڵ چێ دەچن بۆ خۆمان ژنەکان خڕدەبینەوە دەنا دەچین لەگەڵ پیاوەکان دەچین چاوشتیان بۆ ساز دەکەین ئەو شاخانە جیاو گوڵچیان لێە کەنگری دێنین جێلاخی دێنین ئەسپەناغوشتی دێنین ئەوانە قەلب و ساغ بێ ئیشەڵا دادەجان چەند ساڵە زەماوەند و کردو وڵاتە لە مێژە تقریبن نازانم بەبیر نادادە چۆن زەماوەند کرد گەورەکەم 25 ساڵە تەمەند درێژ بێ ئیشەڵا خوددا پێت بێڵە چۆن و زەماوەند کرد خەڵکی ئێوە وایە بوونە وڵا خەڵکی دێهاتێکی پیران شارم خەڵکی پەستوێمە خەڵکی پەسوێ پیران شارن چۆن و لێرە دیوەتەوە وەڵای قسمەت قسمەت دێ بە هەر حاڵ قسمەت یەکترتان دیت و چۆن ئاشنا بوون و چۆن و زەماوەند کرد وەڵای زەماوەندەکەمان بڕک ناجور بوو بوو نازور بوو دادا من هەڵی گرتومە زەماوەندم ئەها هەڵی گرتوویە پیرۆز بە پیرۆز بێ ئیشەڵا بۆچی دادا چۆن بوو نان دەدان ماڵە بابت وەڵا من بەمارە بووم دەست ژیرانم هەبوو گەورە بە چکۆلایان پێکرد بووم بۆمان بەژن چوو بوو لەبەرە کارانە بە دڵت نەبوو ئەستای بێ ڕێگایت گرت و هاتی بۆ تو تاخازی لە ژیانت ڕازی دیدادا زۆر الحەمدولله ماڵە بابت دواندویانەوە هات چۆم خۆشە الحەمدولله ئیشەڵا بەختەوەر بن دادەجان دەست و چاوت قوربان سڵامت با لەگەڵ ئەو خوشکە جوانەشم چەند کەلیمە قسام بکەین خۆت دەناسەنی بە قوربان بەڵێ من بەفرین عەبدوڵڵاهیم بەڵێ بەفرین خانمی عەبدوڵڵاهی بەفرین خانم تەمەند چەندە 15 ساڵم تەمەند درێژ بێ ئینشاءڵڵا دەخوێنی نەوەڵا ناخێنم تاپۆلی چەندت خوێندووە حەوتوم چۆن بوو دەستت هەڵگرت دەبات چوو بامە مەدرسەی خابگایە ما من مەدرسەی خابگایان پێخۆش نەبوو یانی دەبوو چوبای شاری چوبای خابگایە بەڵێ پەشیمانی لەوەی کە دەستت هەڵگرت و فقط لەبەر خابگایە نەوەڵا پەشیمانیم پەشیمانی ئەسڵەن چ دەکەی لە ماڵەدا بەفرین خانم لە ماڵە گەبانی هەستام یاردەی دایکم دەکەم وڵات شتی دەشۆمەوە ئیسکان شتی دەشۆمەوە سفرەشتەکەی خڕ دەکەمەوە بانانە هەر بکاران دەکەم خالو ساغ بە دەستە خوشکت هەیە دێت و ژۆک و دایک توان لێرە ئەرێ وڵا هەمە چ دەکەم پێکەوە وڵا هیچ ناکەین زۆر کەم دەچینەکەنیەک بۆچی وڵا لێک دوورین بانانەگە هەڵدەستین لەگەڵ خەڵمانە دەچین بۆ ئەسپینگان دەچین جار گۆڵشتی خڕ دەکەینەوە لەگەڵ دەستە خوشکەکان یا لەگەڵ دایک توان لەگەڵ دایکمەوە لەگەڵ دایکان قالب و ساغ بێ ئیشەڵڵا دەست ساوت خۆش بە خۆش بێ
ئەوەش بوو توێژی مەبوو لەگەڵ ئەو خوشکە ئازیزانە کە لەبەر دەرکیەوە ماڵە لێکتر کۆبوونەوە دیتمان کە ئەو ئازیزانە چەندە پێکەوە تەباوڕەبان چەندە یەکتریان خۆش دەوێت چەندە بەدڵەوە یارمەتی یەکتر دەدەن. وردە وردە وەختی بانگینەوە ڕۆیە و کاتی نەهارێ ئەمەش لە خزمەتیان مەرەخەز دەبین و دەسیم بۆ نەحار خواردن. ئەو ئاردە ئاردی چاک و خراپە ئەگەر هێنامان بۆ خۆمان لەم هاباتێڕە دیارەمەونێکە لێدین لەم هاباتی خەرید و فرۆشمان هەموو شتێکمان لەم هاباتەیە ئەگەر وانەیەکیش بوو هەموو جارێ ئاردی چاک و خراپ دێنین تێکەڵی دەکەین. بۆچی تێکەڵی دەکەن؟ ئەخر شێلان و شتەکەی زۆر وانێک دەبێ بۆ پێوەدانە کەشی مەسەلە ناکەوێتەوە بەدەستمانەوە چێشی زۆرە. ئاردە چاکەکە چێشی زۆرە. بەڵێ ئاردە چاکەکە چێشی زۆر. ئەدی تامیتی تامی خۆشترە؟ تامی نەوەڵا تامی ئەو ئاردە خراپەی خۆشترە چونکە ئەو کەپە کوشتی پێوە دەمێنێ و درشترە دیارە بۆرترە وەلی ئەوەی لە سپێکی خۆشترە و تامی خۆشترە. تامی ئاردە خراپەکەی خۆشترە. ئاردی خۆماڵێکی خۆمان خۆشترە ئاردی خۆماڵێکی خۆمان تامێکی دیکە هەیە چون گەنمی خۆمانە مەسەلەنی دەوڵەتی خۆمانە کاروبارەکەی هەموو شتێکی وانێکی خۆمانە بۆیە خۆشترە. دەست و چاو خۆش بێ دادێ جان فەرموو فەرموو بیشێل. ئەم نەحالەیە جان ببەخشە بڕەکیش درەن کە ئاتین لێرە مەحتەل بوون جان فەرموون. ئەو ئەلحانە خانمێکە چون مصاحبەوە دەگەڵ کرد و چاو لێ کرد هەویری دەشێلا ئەوە کولن ئەو ژنانەکە لە هەم مصاحبەوە دەگەڵکردن زمانێکی نانیان دەکرد ڕۆژێکی کە نانیان کرد بە بەشی دە ڕۆژانیان نان دەکرد نان سپی نانێکی گوڵگوڵی جوان بە تەندوری خۆمان بە ئاوردووی بەداران حیسابیان بەنان و پەنیرێکە دادنیشتی لێ خردەبوویەوە یا مەسەن دەستێک زەماحەت ئاوە خردەبووینەوە لە حەسارێ بەڕێشی قەدیمیان بۆ ڕادەخستینە و نان و پەنیرەیان بۆ دادنین بە خودای لە جوجەکە باوی خۆشتر بوو. ئەلا ناوە نەماوەی دیێ و نانکردنەوە ڕۆبرات چاو لێ بە بخۆم نانێک مێنەوە لە شاری نانێک مێناوە بە خودار هەویرە هەر هەویرە نەوەڵا ئەو شتە نەماوە حیز ئەو داب و ڕسمی کە قەدیم خەڵکی بۆ ئەلحان نازانم خەڵک تەمبەڵ بووە بۆ چینایکەن نازانم دیگە هەر لە داب و ڕسمەکەی هەرە و نانەکارم بۆ نێرە و نانە لانیش بکردرێ بەڕاستی تامێکی دیکەی هەیە سەد لەو خواردنانێ لان خۆشترە سەد بەرابەر دەخنانی خۆمان بە تەندوری تەبیحی بکرێت دەگەڵ و نانێ فەرقینەکە بۆ بە ئاردی خۆمان بە ئاردی گەنمی خۆمان بۆ خۆمان دەمان بردە ئاشی بەدەستی خۆمان ئەو ئاردەمان لێ دەکردمان هێناوە دەمازای چیدی دەسان بردە ئاشی شۆ کاکە دەمان بردە قوزڵ قۆپێ دەمان بردە دارە لە شوێ دەمان بردە جۆکتەپەی دەمان بردە کۆچەکە ڕێزێوانە هەموو ئاشیان لێبوو ئاشی ئاوریان لێبوو ئاشی ئاوریانی ئاشی ماتۆڕی بە ماتۆڕی کاریان دەکرد ئەو دەمێ بە دووە قوزڵ قۆپێوانە پێشرفتیان کرد دینا مشتیاندانە بە برقی کاری دەکرد دەنا پیان دەکتن ئاشی ئاوری ینی ماتۆڕێ بە ماتۆڕی تەسمە شتیانە بۆ بەرداشەی دەژێڕە چەند ساڵەوە لایەن ناوە ئەو گەنم بردن و بەیسلا لە ئاشدان و تقریبان 10 ساڵ دەبێت تا 10 ساڵەوەی پێشنگ و ئاردەکەتان هەر بە خۆتان لێ دەکرد 10 ساڵ ئەلبەتە 10 ساڵیش نابێ وڵات تا 2 ساڵێدا کە ئەوە نانوشت ئازاد بوو دەناوەڵ هەر بۆ خۆمان لێمان دەکردی دێرە تقریبان 5 ساڵێک دەبێت ئەلان بە ئیشتیاژە و کولێرە و کەلانە شتتان بۆ ساز ناکەن حەسڵەن جوابمان نادنەوە ئای هاوار مامەی گیانە تۆش بۆ ساز ناکەن بەخوا جواب مام نەماوە بۆچی باشە مەجبوریان بکە چاولێکرد بۆتە چاولێکری کاکە ئەلان دەمینی جیرانەکەم ئەوە دەچێ ئەوەندە نانی دێنە یەکان ئەو ڕەشی دێت ئەوەندە نانی دێنێ و تەمەشای دەکای دەڵات بوو ئەم چم لە چا ڕۆژی دەڵە بووە من خۆمان دووکەم ها بووە من هەویری بشێل وڵا ئەرێ وڵا بەخوا جوورێ دەڵا ئەو بۆیە چێشتەکانیش بۆ ساز ناکەنی دی کامان چاک بۆ ساز دەکەن ئەلو قەدیمیەکان ناوەڵای شێشتە قەدیمیڵا شۆبانی سک دەشەوانە داخوا دوومان هەمان بوو شۆر باونیسکێکە ئاسان لێدەن درێوانی بڕک زەحمەتیان نەبێ زەحمەتی نییە دەنالحانەکانە خۆ جەمادە هەم پتر برنجی دەخواتە لە شتی قەدیم وڵای دەوەڵای شتی قەدیمیش تام بۆ نەچی دیکە هەیە بوو
هەر پڵاوەکەش قەدی مەروا بوتان بۆنێکی دیکێ بە خدای باوەڕکە ماڵ بە ماڵبوونی دەڕۆی ئەمان عام بە خدای نی چەند وەخت بۆ ئەن ساز دەکردنەوە پڵاوی ئەو وەختی کاکە گە برنجێ نەندراداک و فلان ماڵی برنجیان لێناوە فلان وەختی برنجی لێناوە کابرا ئەو وەختی بۆ نەحان برنجی جوای لاتوە کابرا هەموو ڕۆژە کردوێتەدا بۆ شۆربارکێ کردوێتەدا هەردا ئاستەمانێک بۆ شۆربار کرد بۆ لێ دنیا قەدیم جێژنە و جێژنە بوو دوا بوو بە جومعە و جومالان بۆ بە جەمە و جەم دەبووە جەما و جەم وڵی بەخەوزم بۆ خۆم مسن دەچوو ماڵە ئەرە چارێ وڵا پڵاوە لێناوە کابرا پڵاوی لێناوە تا چۆک ئەو فلان کەس فلان ماڵ ئەوشوە پڵاوی هەبوو حەق خۆزگەم بەخۆی کا پڵاوی هەبوو دەیکوت دەم خۆش بوو مێژیان لەسەر ڕۆ دەکرد لەسەر ڕۆ دەکرد و جوان و ئەلهانیش لێی دەنێن مێژەکەی بەدەنا یەکی ڕێزێکی ئاوڕۆ دەکەن و یەکی ئاوڕ دەکەن و یەکی ئاوڕۆ دەکەن و بەدابوو دەستی ئێستا چەندەکە ناگاتەوە چێشتی وەختی بەخدای مامەجان زۆر باشە ئەلان ئێرە هاتوونە کوێرە کوێ پێدەڵانەواتوینە شێخە و ڕەحمانی چێوی شێخە و ڕەحمان ئەرێ و نهار شێخە و ڕەحمان بە نێو شێخە و ڕەحمانی قەبرستانی شێخە و ڕەحمانی هەر گۆڕستانی هەیە و ئاواییە ئەرێ وڵا زۆر مێژوویە ئەرێ وڵی بەبیری ما بەبیری هیچ کەس نییە لەوانەیە باوەڕکە 200 ساڵ زیاتر وڵا زیاتر ئەو شوێنەی کە دەیبینن هەر گۆڕستانیەوە ئاواییێرش قەبرە مێژوویەکانن شێخە و ڕەحمانی پێدەڵێن ئەو بەردەبەردی شانس و بەختیان پێکتۆ و کەسێکگاڵە بە هەچ هۆیەک بۆ منداڵبوونێک بۆ دڵدارەکان بۆ هەر حاجەتێک کە هەان بۆ هاتوونێرە و پاڕاونەوە و بەردێکی چکۆلە دەست دەدەنێ 3 جاران لێرە دەدەن ئەگە بەردەکە گرتی ئەوە ینی حاجەتەکان بەراوەردە دەبێت ئێرە شار گۆڕی یەکێک لە پیاوچاکەکان بۆ کە پێما بێت بە شێخە و ڕەحمان ناسراوە لێرەشدا دەنیشن و دەپارڕێنەوە بەشقم حاجەتی دڵان بەراوەردە هەر بۆیەش لە کاکە لوقمان پرسیار دەکەین تا زیاتر لەسەر و خەبرانە بۆمان بدیۆ بزانە هەر خەڵکی ئاوایە یا ئاوایەکانی دەوروبەر یا لە جگاکانی دیکەش ڕادێنە سەر و خەبرانە کاکە لوقمانجان فەرمونون بەڵێ هەروە کە بە خۆتان فەرمووتان جوان ئیشارە پێکرد کە ئێرە تێگایەکە بەپێی زەمان ئەو کە تەغیری کردو زمانی قەدیمەشی بخۆت ئاگاداری و هەمومان دەزانین زمانێک بوو کە زمانی زۆری بوو کچ یان بڵێن ژن مافێن کە ڕایەت نەدەکات جوان نەیتوانین بەدڵی خۆی بە ئیشتای خۆی انتخاب بکە و یەکتر انتخاب بکەن دوایە گەورەکان قسە بکەن بەداخەوە ئەوڵ گەورەکان انتخابیان دەکرد دوایە کچ و کوڕەکان لێک نزیک دەبن یان ئەو کەسانەی کە منداڵن دەبوو یا نان دەبوو یا منداڵەکان کوڕیان کچە کالان عیلم ئەوانەی لابردو و بەداخەوەوانە نەماون کە بەلایەکدا باشە بە زۆر لاهیدا باش نییە هەروچکە دەڵم بەڵێ فەرسکە کچێک دەگەڵ کوڕێک ارتباطیاندەوە پێکەوە ناندێش هیچ کەسێک بزانێ یانی نەدەبووە کەس زانێ بەگە هەر کەسێک زانی بای هەڵا ساز دەبوو یان بینەکان بە 100% تەزمین دەبوو کە تازەوانە بەیەک ناگەن و یا دەگا بەشەر هەڵا هەر بۆ بوونەوە دەمەراسماتێک یا دەجێژنەکاندا داهاتن ئێرش کە ناسراوە بە پیاوچاکان بە شێخە و ڕەحمان هەوروچکە فەرمووتان و قەبرستانی ئەو دیەیە لە زۆر وڵاتان ڕایانی بە تایبەتی لە بەخشی مرکزی خۆمان کە یاموکریانی غەربی خۆمان هەر بڵم شاوێران زۆرتر ئەو کەسانێکی ئێران ناسی و شێخە و ڕەحمان ناسی و هەموو دێن جا هەرێکی بە شێوەیە یەک دەبینی زمانی خۆی کە دڵدار بوو یان کەسێک منداڵی نەدەبوو یا کەسێک باردار بوو دەهێویست لە چۆنتی بارداری خۆی حاڵی بێ هاتن بەردیان بێرەوە دەناو شانسی خۆیان ئەبێ ڕقم لێ دەدا تەقریبی شانسی خۆیان لێ دەدا هەر بە و چێلەوە بوو بەڵ هەرو چێلە بوو چێلێک لە پشت سەرتان هەیە ئەو چێلەی پشتەریستان هەروە بوو ئەمە زۆرترین زۆربەی خەڵک هەر ئەو چێلیان لێ دەدا و بەردیان بۆ چێلەوە دەنا شانسی خۆیان یان تەقریبێک بۆ چوونێکان بۆ کار و حاصلی دڵی خۆیان دەبرد ئەلانش دیکەنەوە کارەی زۆر کەم بۆ خۆ بەلان شرایەت زۆر گۆڕراوە خەڵک کولەن زۆری فەرق کردووە ئەو جورشتە زۆر کەم بۆ ئەلان بە تایبەتی عیلم زۆری پیشرەفت کردو ئەو شتا ئەستەم پێویستیمان بۆینە خۆ دڵداری و ئاشقایەتیش کە بە کوردەواری خۆمان بڵێن دایک و بابەکان ئەلان ئەوەی بەڕاستی لە شتی حاڵم کە بە زۆری نابێت بە شتە بە خۆشی بێ ینی زۆر بەڕاحەتتر ڕێگا ڕاحەتر بۆتەوە خەڵک زۆر باشتر بوو ینی کە ئەو ئەلان وەک ئەو دمینەماوە زۆر باشتر بوو زۆر سپاس کاکە لوقمان جان دەست و ساو خۆش بێ مامنون هەروە میکایل جاوەکی باستان کرد دیارە ئێرە گۆڕێکی بە کۆمەڵ بووە و دەکرێت زیاتر بۆمان باس بکەن وڵای ئەمە ژۆکی کە بووان جێڕاوینەوە بابم و با پیرموان زمانی حروسان کە هاتوونە ئێرە ئەلێرە کوشتاریان کردەوە جەماعەتێکی زۆریان کوشتەوە دوایە خەڵکەکە دوایەوە کە حروز ڕۆیشتوونە خەڵکەکە خڕبووەتەوە ئیدی ڕحمیان بە کەس نەکردووە گەورە و چکۆلە مەحلوم نییە مەسەن سینێکی تێدایە
هێناوێنە لێرە دەورێکیان قبریان بۆ هەڵقەندونە و دەحەرزیان خستونە ناشتویان و دواش ئەو وارشان لە دەورەی ساز کردوون کە دەیبینی ئەوەی بەردیان لە دەورەیدا ناون بۆ ئەوەی کە بناسرێنەوە و تاریخ و شتەکان ون نەبێ و ئاسەواریان بمێنێ ئەو شتیان کردو وەچ کە بۆمان جێڕاوەتەوە ئاوە بووە دیەکە چی بەسەر هاتۆ جگە لە خەڵکەکە دیەکەمان کە زمانی ئەو شێخانەکەوە شێخە توتاخاجیانەوە ئاغای ئێرە بوونە زمانێکی مالیکی ئێرە بوونە ئەو حروسانەکە هاتوونە گویا نازام چیان کردووە فشاریان بۆ ژن و منداڵ و شتی خەڵکیێناوە ئەوانیش دەگەڵان بەرەنگار بوونەوە بڕەچەند حروس کوشتونە و دەمی حروسیش کە دو ئازانی ویانە و هاتوونە و جەنازانێت توتاخاجیان ئاور تێبەرداوە وەشی کە جێڕاوێتەوە توتاخاجیان ئاور تێبە بەغەیرە ئەز مزگەوتەکەی نەبێ گوایە هیچ کەس نەما هەمویان سوستاندون کەسشی خەڵک تێدا نەما جەماعەتەکەی هەڵاتوە ئەوی کوشتویانە هەڵاتوونە دو دیسان ئاوادان کراوەتەوە خەڵکەکە هاتوونە دو دیسانەکانە خەڵک ئاوادانی کردوێتەوە بۆ خۆیان ماڵوشتیاندا ناوەتەوە دەستیان بە زیندەجێ کردوێتەوە کە شاوەرزی بە مەڕووماڵاتی خۆیان کردوێتەوە ساوت خۆش بە کاکە میکایل جان سپاس. هاتوینە ماڵە یەکێک لە بە ساڵاتچوانی ئاوایی توتاخاز دەمان هەوێ سەبارەت بە مێژووی ئەم ئاواییە زیاتر بزانین. مامەجان دەکرێت خۆتان بناسێنن؟ بەڵێ ڕێوەڵا من کاخدرم خەڵکی توتاخازیمە خدی براایمیم بەخێر بێن سەر چاوم زۆر بەخێرێن. مامەجان ماڵە چێتان پێ دەڵێن؟ ماڵە ئەحمەد مەنگوڕەمان پێ دەڵێن. ئەحمەد مەنگوڕە. تەمەن و چەندە مامە؟ وەڵا تەمەنم 55 ساڵ دەبێ. تەمەن درێژ بن ئینشەڵا. وەلە دیێ و ئاواییەنە؟ ڕێوەڵا وەلە دیێ و دێینە. بەڵێ. مامەجان سەبارەت بە مێژووی ئەو ئاواییە چ ئەوەی بۆ خۆتان لە بیرتان بێت چ ئەوەی بۆیان باسکردبن دەتوانن هەندێکمان بۆ باس بکەن؟ ڕێوەڵا وەڵی بە سەبارەت بەو ئاوایەی ئەمە ئەو زمانی ئەگەر من دەهات بمە پیا و خولاسە زەم بە هەشدەوارە بووم ئاوایەکە ئاوایەکی خۆش نەبوو ئاوایەکی ناخۆش بوو ئەو دەمی زمانی وا بوو زیندەجی ناخۆش بوو خۆش نەبوو ئەلحانیش تەغیری دا و وڵات خۆش بوو زیندەجی خۆش بووە گەلێک دنیایەکی خۆش و پێشکەوتەیە. ئەو دەم چۆن بوو بە چ چەشنێک بوو بۆچی ناخۆش بوو؟ ناخۆشەکەی ئەو دەمی ئەوە بوو کابرا ئیمکانات توشتی هیچی نەبوو ئەخە تەویلە و دیوی میوانان و هەموو شتێکی دەبارێکدا بوو ئەو زمانی هەن ئەمە لێرە ئەو لێ هەن ئەو دیوی لی دانیشتوونە لەو دیوەی دیکە باوەڕکە حیبنە بە ڕاغی لێ بوونە مەڕی تێدا بۆ هۆڵ بووە زاخۆشەکەی بووە خۆش نەبوو ئەلحانەکانەوە خۆشەیری. کارتان ئەو دەم چ بوو لە نێودەیدا؟ حەرزی بە حەزورت دەکەم کەشاوەرزی بووە کارگەری بووە ئەدی مەزرا بووی دی مەڕ و ماڵات بووە ئەوانە. ئێستا چی؟ ئەلحانی شەر ئەوەیە ئەلحانیش کارەکار ئەوەیە مەسەلەن هەر چون دیە دەبێت دی ماڵاتە تەبێ دی و مەڕەت تەبێ و وڵاغت تەبێ و دی ینی ئەوەیە. مامەجان سەبارەت بە مێژوویە و ئاواییە لە باب و باپیرانی شتێکتان تا ئێستا جۆلێ بۆی شتێکیان بۆ جێراونەوە؟ لێ بوارێوەڵا دایکم بۆی دەجێڕاینەوە دایکی بخۆم لە حانەکانەوە ماوە لە حاڵی حەزردا بۆی دەجێڕاوە دەیکوت شەڕی ئەگە حروس هاتوونە لێرە شەڕ بووە شەڕیان کردو و خولاسە وەختێکی ناخۆش بووە ژنی دی جوان ژنی خاوێن و تەمیز جوان ڕووی خۆیان ڕەش کردو بە خاتیەوەی کە تەمەعان تێنەکردن تیان تەمەعان تێنەکەن بە خاتیەوەی ڕووی خۆیان بە وانە کەشتی من چاویان ڕەش کردوونە زادوایە ئەوانە دایکم ئاوی دەجێڕاوە بۆ من هەڵاتوین ئەمە مەسەن دایک و بابی من وان کەس و کارەکانی وان هەڵاتوونە بۆ شاخی هەڵاتوونە ئەوانە دنیای داماونە وڵاتیان ئەوەی کردویانە ئەوەی سووتاندویانە ئەوانە
دواتر زارێ ڕۆشتونە پێم لێرە لێشیان کوشتندونە پەریان لێ کوشتونە وەکی وابزان چێ بوونە ناسرااو بوونە و کەسانێک کە لێرە کوژراون نەوەله ئەوە یحروز بۆی دی خۆ وەم زانی خەڵکی ئاوایی دەڵ نا حروز بوون ئەوانە لەوانیان کوشتونە ئەگە تەماعەندە ژنان کردو دنیادان پێم لێ کوشتونە دایکی وای بەدە جێڕامەوەی دی جایدی هەون دەشتێ بوو مامەجانە لەو ئاواییە چ تایفێک چ عەشیرەتێکی لێ دەژی ئەلان کە دیارە هەموو خەڵکی ئەو ئاواییەنە پێشترکە لە شار و لە جێگای دیکە ڕاهاتوونە والله ئەوانم هیچم لە بیری نییە لە بیریشم نییە و بیریشم نا لێشی نەبووە بە بیری منها بە بیری من نازانم تایپە دیکە لێ بێ بۆ خۆتان لە شۆ ڕاهاتوونەوە ئاوایە مامە ئەمە بۆ خۆمان باپیرم لەو زندرە ڕاتێرە لەو زندرە ڕاتێرە بەس بۆ خۆتان و بابتانە وەلەدی ئەو ئاواییە والله بۆ خۆمان و باب من حانەمە وەلەدی ئێرەینە ئەمە وەلەدیێنی لێرە بوومە من ئەمە لەو دی بوومە هەر بم زەڕەت بن ئینشەڵا مامەجان دەست و چاو خۆش بێ ڕست بێ خۆت دەناسێنی نەجیبێ جنبک نەجیبە خانم تەمەەن چەندە نەجیبە خان وڵا 32 ساڵم تەمەەن درێژ بی ئینشەڵا زەماوەندوو نەکردو نەخێر ناوەڵا خوشکە نەجیب گیان لە ئاوایت دەکەنەمە وەکی جۆبیز بووینە دەڵە ماشەڵا هەر قامکەین گۆ هونەرێکی لێ دەبارێ لوتفیانێ وڵات هەر کاری خۆمان بۆ خۆمان دەکەنی دی کاری کشاوەرزیە چشی بکە بۆ خۆمان دەکەندی بەو حەوت خوشکە ئەرێ وڵات زۆرتێکە کە کاری مەزرا بۆ خۆم دەیکەم ئەگەر زۆر کروز بوو یاری دەم دەکەن قەلب ساغ بێ ئینشەڵا چۆن بوو بڕیارتدا بوو خۆت کاروباری مەزرایە کاروباری ماڵە هەموو بۆ خۆت واستۆ بگری نەمانێت دەست محتاجی دەستی کەس بین و بۆ خۆمان خۆڵی مەتمان حال بوو ساغ بێ یا ڕەبی کچ و کوڕ هیچ فەرقێک ناکە ئینشەڵا هەرەوەندەی کە پێتان بکرێ هەرەوەندەی کە ڕووسور و سەر بڵین بم بۆ خۆی زۆرە هەموو کارێک من لەگە خوشکە نەجیب بە ماشینی خوشکە نەجیبی هاتمە ئێرە بخۆتان فێر ڕانندەگەش بوونە بەڵێرێ وڵا قالبوس هەر ماشینی چکۆلەتان هەیە یا ناوەڵان ماشین چکۆلمان تراکتۆریشمان هەیە تراکتۆریش لێ دەخوێ ئەرێ وڵا قالبوس ساغ بێ یا ڕەبی تراکتۆرەکە لێرە هەیە ئەرێ وڵاتە دەکارەژەدایە دەکرێت بچین سوار بین تراکتۆری بڕێک لێ خوڕن فەرمون فەرمو خوشکەجە خوشکێجان ڕەبی قالبت ساغ بە قوربانی تۆ مسلامەت بێوەردمرم لە کەنجەوە فێر بووە تراکتۆر لێ خوڕی تقریبا 83 وانە بوو کڕیمان ئەرێ وڵاش چۆن فێر بووی لە چێ فێر بووی وڵی تەنا بخۆم تەم دەستم تێوەدا تێمنی نەکرد وڵای ئەوڵم بار بڵم دە دیوارێکشم کوتا دیواری ماڵەکەم ڕووخان تا فێر بوو دەڵە سوارتانەکەوێ نابێ بە سوار تو ژوالی ئەرێ وڵە تا دە دیواری ماڵەکەم کتایدی ڕووخاندم دایدی بۆ خۆی خدا ڕەحمی کرد گوژاوەدەنا بەرم دەژێر کاری مەزراشتیشی پێ دەکەی دیجێرەش کولەن زەوی پێدەچێڵم کولی کارێکی پێ دەکەمەرێ وڵا ئەوی لە چێ فێر بووی زەوی چێڵان پیران شاریش بە تراکتۆری چێ پیران وڵا پێچمەتە پیران شارێ چۆن بوو بە تراکتۆری چووی وڵا لێ زەیمەمان هەیە ئەوی چوم لێوێ دوو تنێل کا بوو هێنامانەوە بۆ خۆم دەگەڵ جیرانێکمان دەگەڵمان هات قال بوو ساغ بە پس زەویش دەچێڵی ئەوی لە کوێ فێر بوو زەوی چێڵان وڵا ئەوی هەر بۆ خۆم فێر بووم قال ساغ بێ یارمەتی خەڵکیش دەدەی زەوی خەڵکیش دەتوانانی بچێڵی ئەرێ وڵا ئەلانە سەربەندەی بۆ عزیزنێکم چێڵاوە بە خودای خدا خێرت بناندۆ بە خودای بە خودای تو شەرەوەزە دەکەی لەگەڵ خەڵکی دێی وڵا زۆر کەمیدی با دەیکەمەما زۆر کەمیدی حال بوو ساغ بێ سلامەت بشەڵا بە خودای هەموو کارێکی مەزرا دەزانی ئەرێ وڵا هەم کارێکی مەزرا دەزانم حال بوو ساغ بێ خوشکەکان بۆ کارەکان یارمەتی دەدەن بەڵێرێ وڵا دەم بەپسند دا بەشمان کردو مەسەم تراکتۆرکەری دەخۆم ئەوان درمەغوگاوە خەرماکو بشتشم یادەم دەگەڵ دەکەنی دیێرە وڵا هەمووتانە و کارەکان دەزانن ناوەڵا ئەوان سەن ئەم تراکتۆرکە زەم ئەوان نایزانن نەوەڵا هەمووانم سن زۆرتەکەی من لەسرە منەیدی قال بساغ بێ ئینشەڵا خەڵکی دی قەدوا هەیە یارمەتیت بدەن ئەرێ وڵا زۆرم یارمەتی دەکەن قال بساغ بێ ئەمەد بشەڵا مەمنون دەبێت ئەدی ماشینی چکۆلەتی کەنجە تەستیق وەرگرت وڵا هەشتاوەشتی تەستیقم وەرگرت پڕای دەمەیە ماشین چکۆلەش ئەوی شەرا وردە فێر بووی چم دە پێشە تراکتۆرم لێ دەخوڕی ڕاحەت بوو لێ خوڕێنی بوو ماشێنی مەسەن تراکتۆر سەخترەیدی وڵای دەگەر هەموو یەک جەلسە دەرچووم دوای 92 ماشێنەکەم مەسەن دوای 3 ساڵە ماشێنم کڕی
ولی ئەسڵا بیرم نەچوو کە مەسەڵەن چون تراکتۆرم لێدەخڕی بۆ خۆت هات شار و بازارش دەکەی ئەرێ وەڵڵا چوومەتە ڕزای چوومەتە میان دوایە چوومەتە بۆکانێ چوومەتە پیران شارێ ئەرێ وەڵڵا بەس لە بینی شاریشدا دەتوانی ڕانندگی بکەیت کولە نەرێ وەڵڵای حال بساق بێ ئینشەڵڵا مەمنون سڵام ساوت لەبەر تۆ منم بەخ ڕادی خوێندەواری چەندە وڵا تقریبا تا 21 ساڵەوەی پێش 5م وەرگر بوو ئەو بەهارەی وڵا دەستم کردەوە بخێنێ بوومەتەوەڵی نەزەری سپیلیان زیاتر دامەتە نازانەوە چۆنیشە سەرکەوتوو بیشەڵڵا چۆن بە بڕیاردا دەست بکەوە بە دەرس خوێندن واللهی یەک دانا ڕەفیقم زۆرم تەشویقی کردم دەیکوت بۆ خۆم پشتیوان لێ دەکەم مثلا بە ئینبانی ژنی نمونە دەنێ کشاوەرزیدا معرەفیت دەکەم مثلا بۆ پشتیوانی ژنەکانی دیکە بە مثلا ئۆلگوبی بۆوان ئینشەڵڵا سەرکەوتوو بیارەبی دایک و بابت چەندە هاندەرت بووم بۆ دەستپێکی ئەو کارانە بۆ سەرکەوتووی دەو کارەیدا واللهی زۆرم لە پشتی بوونیدی زۆریشان مەمنونم کە دروستە کە مەسەڵەن من بینوانیەکەدانە حافرەت کە مەسەڵەن حەکان کە زۆر زەحمەتێژم من شانازی پێوە دەکەم بۆ خۆمی دەکەم بۆ ماڵە بابی خۆمی دەکەم بۆ قال بەدەنی خۆمای دەکەم احتیاجی دەستی کەس نینەیدی الحەمدولله ئینشەڵڵا هەر لە 6 ساڵ بێ خدا دایک و بابت پێ بێڵە خدا ماشەڵڵا خوشکەیەک لێک جوانترانەت پێ بێڵێ هەر لە 6 ساغ بێ ئەوەش دەبینن کە چیژەکانی ما لە لادێش وەکو خوشکە نەجیبە قەت لە کارکردن ناوەستن و قەت ژیانی ئاوایی نەبووتە کەند و کۆسپیوانە بۆ پێشکەوتن و سەرکەوتن گیان نێوتان چێ؟ ئامین دا ئامین گیان دا ئامین تەمەن و چەندە؟ 6 تەمەن درێژ و لەش ساغ بن ئینشەڵڵا چەند منداڵتەیەدا؟ حەوت منداڵەتەیە کوڕنیاکت؟ ناوڵە کچن هەر حەوتیان کچن؟ بەڵێ لەکنت ماون؟ یەکەم یەریک 6 ماون ڕەبی بەختەوەر بن ئینشەڵڵا لیان ڕازیدایە؟ ئەرێ وەڵڵا لای خوددا پێت بێڵن ئینشەڵڵا دەیدایە گیان کاروبارتان چۆنە لە ئاوایی 6 کچت هەیە و کاروباری مزرا دەکەین و ماڵە دەکەین و وڵاغمڵاغان تاقەت دەکەین و وەسەلام هەر لەگە کچەکە؟ ئەرێ وەڵڵا پیان دەکرێ؟ ئەرێ وەڵڵا لە پیاوان پیافترن قەلبیان ساغ بێ ئینشەڵڵا ڕەبی خوددا پێت بێڵن ئەن مەرحەمەت زیاد و ڕاوەستا بیشتر ئاپسین لەگە خانمی کچیشت قسام بکەین ماشەڵڵا خوشکی جان خۆت دەناسێنی؟ وەڵام مەسمە جنبەکەم خوشکە معسومە جان تەمەنت چەندە؟ 23 ساڵم 23 ساڵ تەمەن درێژ بی ئینشەڵڵا خەریکی چ کارێک بووی؟ وەڵڵا لێردانشین لەسەر ساسی تا وەختی مانگاشتی دەستی مانگاشتان تاقەت دەکەین ئەلان وەخت دێیدی؟ ئەرێ قەلب و ساغ بێ ئینشەڵڵا مانگەکان لە چۆنە؟ لە تەویدەنە تازەیە بڕۆین دیان دۆشن ئێستا؟ تا وەختی بانگدانێ دێدم نادۆشین دەی باشە قەلب و ساغ بێ ئینشەڵڵا چ کارێکی دیکە دەکەن کاری دیکە و چێ ڕۆژانە؟ وەڵڵا بانە کە زۆر دەستین خەریکی تێگرشتی دەبین دوکانی هەر دەچینەوە خەریکی دێنەوە ماڵەیە وڵات شتەکە خاوێن دەکەینەوە و تاکانێتی کارێکی خاصمان نییە ڕەبی قەلب و ساغ کارێکی خاصمان نەمە چاو خۆش بێ کە لوقمان دەکرێت هەندێکمان باسی و ئاو بۆ بکەی بزانین سەرچاوەکەی کوێیە و لە ساڵی چەندەوە منبعتان بۆ داناوە؟ هەروو کە دەزانم ئەوەی کەلان دەبین و چاوتان لێتی سەرچاوی توتاخات یا کانیای توتاخات کە یەکێک لەو ئاوانەیە نازام بە بیسووتان کە تقریبان 6 مانگی ئاخیر کە ڕابوارد سەپت بوو هەم ینی لە میراسی فەرهەنگیدا سەپت بوو کە هاتن تی ئازمایشایەکی زۆر لە سەریکرا ئەو ئاوە لە سەتی ئوستان و تەواوەت ئوستانەکانی هەمزەوارمان ئاوێکی تەکەوە نمونەیە و 100% خالیسە و خەواسی دارویشی ئەلبەتەوە بە ئیسپات نەگەیشتەوە فقط لەبەر ئەوەی کە خەڵکێکی زۆر لە لاوە لە دەرەوە لە شارەکانی دەوروبەر بەتایبەتی لە کشوەرهای خارجی حتا چەندین نەفەرمان هەبوو کە ئەلانش بە فیلم و بە سەنەد ماون لە سوئێد ڕاهاتوون بۆ نەخۆشی معدە کە
کە زۆر کەسەوەی قبول ناکە ئاو بڵە دەتوانێت دەرمانی معدە بێ وەلی زۆر کەس هاتون و ئاوایان بردو بۆ زۆر شت ئیسفادان لێ کردووە باشترین خواسی و ئاوەی ما ئاوی توتاخاز ئەوەیە کە ئاوێک کاملە معدەنیە 100% و زۆربەی خەڵک بۆ نەخۆشی کولیەی بۆ ئەنی بۆ ئیسفادە لێ دەکەن ئەوەلانگە چاو دەکەن باران باری ئەوڕۆ ئەگەر هەرو خوڕینە باە و ڕۆژێکی ئیشک باە چاو لێکرد بە لاوانە بۆ حدێ قەل 20 تا 30 و تا سەقفی 50 ماشێنیش خەڵک دێ لە هەموو شارەکان دێن ئاوەکەی دەبن ئیسفادە لێ دەکەن ئاوی توتاخاز یا توتاخاز ئەو دەیەکە لە بەیسلا لە شاوێرانیدا توتاخاز تەنها دەیەکە لە دامنەی چوە لە خوارەوەی چێوەکاندا هەڵکەوتو سەبارەت بۆ ئاوەی بووە ئەو زمانی کە زمانی زۆر زوو کە عروسەکان بۆ خۆیان هەر لە سنتی ڕاستی جەنابەت جێ کە بەنێو شێغمراد لەوێ دەبوون بڕێک ئاڵوگۆری هاتوو چۆ هاڵوزان بە سەرها شەڕان لێ پەیدا بوو ئەویان تەخریب کرد هاتنە ئێرە کە مەقڕەکان دەخن لە پشت سەریمە لە پشت سەریمە لە سێخرانە لە جگایەکی بڵندەکە ئینشاڵڵا قسەن بیبینین لەوێ ئەوان لێ بووی ئاوەکان تقریبا وەکی من کە جۆم لێ بوو لە بە ساڵاچوان ئێرەم پرسی و زانێریم لەوان وەرگرتووە ئەو ئەویان بە حاڵەتی کەرێزەمانن تقریبا فاستەیەکی زۆر لەو چێوانە لە دوو ڕێهێناوێتە ئێرە کە خروجەکە ئێرە بوو قبل ئێرە منبع نەبوو ئاوەکە بە سوورەت یەک دانە هەر کەرێزەی بە فشارێکی زۆر تا بڵم 6 تا 7 ئینچ دەهاتە دەرێ ئەلان کە ئاوەکەی چاوە دەکەین کەمێک کەمە چونکە فەسڵێکی زووی فەروەردینەیە احتمالاً 10 ڕۆژ 15 ڕۆژ دەکە کاینەکان هەموو بژینەوە بتۆقنەوە بە کوردەواری خۆمان کە ئاوەکە بێ حەد و حیساب زۆر دەبێ ماشەڵڵا و لە چەند ساڵی ئەخیریشدا کە بەداخەوە خۆشکساڵی هەبوو لە هەموو مەناتقی کشوەر بە تایبەتی لە کوردستان کە زۆر بوو خۆشبەختانە ئاوی توتاخاز ئەسڵەن هیچ کەم و کەسرێکی نەبوو یەک زەرە فەرقی نەکردووە کە ئەو نێویدێکی زۆر زۆر خۆشە بۆ خەڵکی ئێرە ئەو ئاوەکە ینی دیارەکە دەڵن ئاودانی ژیانی خەڵکیێرش بۆ ئاوەیە هەروە کە دەبین ئەو ئاوەکە ئەلان دیارە لەو فەسڵیدا کە فەستی گەرمای تێپەڕاند و سەرمای زستانی تێپەڕاند کە هیچ کانی نەژیاوەتەوە هەر ئێستا لە چەند جگاوە دەبینی ئەمە مازادمان ینی ئاوێکی زیادیمان هەیە ئەو من بە ئەو ئاوە ئێرە ئاوی تەواوی خەڵکی دەی ئاوی خواردنەوەیان ئاوی کشتتوکاڵن ئاوی مەڕوو مەردارەکان کە خەڵکی دی هەموو مەڕوو مەردارن هەمووی ماڵاتیان هەیە ئیسفادە لێ دەکەن و بۆ زۆر کاری دەکە وەلیش کوور ئێستاش ئەوەندەمان ئاوی زیادی هەیە کە ئالان وەخت و سعاتێکی پڕمەسرفترین وەختی ئاوە لە دی یان لە نێو دەی تەواوی خەڵک کابانەکان هەموو مەردارەکان هەمویان ئاویان بەرداوە وەشکوری ساش کە مشاهدە فەرمون ئەوەندەمان ئاوی زیادی هەیە کە ئێستا من نەگەیشتوینێتە بە ئیسلا ئوردیبهێشتە لە ئەوڵی ئوردیبهێشتا گە چاو لێ بکەن ئاوەکەمان زۆر زۆر لەوانە زیاترە وەشکر بۆ خودای ئاوی توتاخاز هەروش کە پێشمتون لە هەموو وڵاتی ئیسفادە لێ دەکەن لە هەموو وڵاتی ینی دنیا دەتوانم بڵم بێن ناسراوە بۆ ئاوێکی معدەنیە و زۆر زۆر ئاوێکی خالیس و خاوێنە لولەکێشی کراوە بۆ ناو ئاوایی بەڵێ لە ساڵی 1970ەوە ئێرە لولەکەشی کراوە کە بە سوورەتی پۆمپاژ دەچێت بۆ سەرەوە نێودیانی بۆ ئاخر ماڵی نێودێ و لەوێژا بە سوورەتی خودکار دەدرێت بە هەموو خەڵکی دەی بە سرعەتێکی زۆر زۆر باش ساو خۆش بە کاک لوقمانجان سپاس سلامەتی زۆر مەمنون کاکە لوقمانجان دەکرێت باسی ئەو شوێنەمان بۆ بکەیگۆ یا ئێرە حەوز بۆ و بزان هۆکاری پڕبوونەوەی چ بۆ و بزان ئیس سەردەمێک بۆ حەوزە بەڵێ هەروە کە دەبین ئەو حەوزە بەڕاستی تاریخی زۆر زۆر کۆنی هەیە کاروکی لە کلای باسی ئاوەکەی بووم باسکردن کە نەفەر ساڵ ینی کەسێک کە تەمەنی لە 130 ساڵ بوو و زیاتر لە 20 ساڵ ئەمری خودای کردو نەماوە بەبیری وژ نەبوو چۆن بووە و بۆ هەموو کەس بۆتە سوال بۆ خەڵک تا خەڵکی خودی ئاوەدانی و دەوروبەر کە دێن خەڵک کە توریست جەماعەت دێن ئێرە فەستی توی ئێرە کە دێن بۆیان بۆتە سوال ئەو تاتە بەردانە کە ئەلان بەداخەوە پڕ بۆتەوە بەهۆی ئەوەی کە لەبەر سێڵاوی ئەو چێوە گەورانە کەوەکی چامان لێکرد لە دەستی چەپیمە ئەمە چەندانە چێوی زۆر زۆر گەورەمان بەرامبەرە کە بەهاران باران دەبارێت سێڵاوهایەکی زۆر زۆر مەهیب و گەورە دێتە خوارێک کە حتا لەگەڵ خۆی بەردهایەکی زۆر زۆر قورس زیاتر لە چەند تۆن دەگەڵ خۆی دێنیانی سرعەتی ئاوەکەی هێن لەسەری ئەو سێڵاوەژ مستەقیمە متاسفانە کە دێت دقیقەن ئەوڵ کانیاوەکە دوایە ئەو تاریخە مێژوویمە دەبەرخۆی دەگرێت ئەمە هەموو ساڵێ بەگەڵ خەڵکی ئاوەدانی بە زۆر شێوە ئەو خڕەمان کۆنتترۆل کردەوەلی شکر لە سایە خودداوە کە بەهاران ئاو زۆر دەبێت و باران دەبێت غیری قابلی کۆنتترۆل ئەو شتە و ئەو جوورە کە دەبینین ئەو شتە شوێنیانی ئەو شوێنە مێژوویمی بەداخەوە تەخریب کردووە کە ئەو ساڵەمە دەبەرنامەماندایە یعنی ئیشاڵڵا حتمما لە بەرنامەدا لە بەخشی مرکزی قسە هەمە هەنگیش کراوە تا میراثی فەرهەنگیش هاتوون قسەمان کردو کە ئیشاڵڵا خەریکین ئەو حەوزەمە زیندوو بکەینەوە چونکە ئەو تاتە بەردانەی کە لێرن
بۆ هەموو خەڵکیێرە جێی سوالە کەوتاتە بەردانە لە هیچ ئەو وڵاتی ئەو منتەقیمە دیار نین کەس نازانن لە چۆڕە هاتوون یعنی دەخەن شتێک کە دەڵەن سەلاسی میسر بەردەکانی لە چۆڕە هاتوون دەوروبەری هەموو کەویرە ئەو بەردە هاتوو ئێرەش دقیقەن ئەو نەوع بەردە بەداخەوە پڕ بە تۆدەنا بەردەکان بەردی وایە 2 مترین 1 متر و نیوین حوزەکەش ئەبعادی زۆرە کە خەڵکی ئاوەدانی ئەو زمانی کە ئەو حوزە زیندوو بوو هەموو داهات لێرە دەست و دەستنۆژان هەڵدەگرت و لێرە بوون حتا جێی دانیشتنی چەند جێگایشی هەبوو. حوزەکە چەندە بۆ کاکەکە ئێستا دیار نێشۆنە تقریبا لەوانەیە بڵم حوزەکە 6 دەرهەشت بۆ ئەو جوریکە ینی تقریبی هاناتوان بڵم دقیق چون کەوش بەبیری من نیە بە دروستی 6 دەرهەشت بۆ تقریبا وە قوڵایشی تقریبا میترونیوێک بووە هەمووش تاتەبەرد بووە واش دانراوە بۆ ئەو دارەی ئەو دارەتوانێت کە ئاوە قورس و گەورنە چواردار بوونە وا زۆر جوان تەڕای کراوە زمانی خوانزار معماری خوان لە سەبکێکی بۆ لە نێوەڕاستی هەر چواردارەکان بۆ باسی ئەو دارانەشمان بۆ بکەن کاکە بزانین و دارانە دەگەڕێنەوە هیچ سەردەمێک بەڵێ دارەتوەکانیش دیارە ئەو حوزە هەر بە بۆنی ئەو دارەتوانە لێدانراوە ئەو ئاوە لێرە هەبووە دقیقەن ئەو حوزە دانراوە بۆ ئەو دارەتوانە ینی چەند منزورە بووە یەکی ئەوەی کە ئەو حوزان داناوە کە ئەو دەمیش هەر خەڵکی لاوە نەخۆشی شتێکان هەبوو ئەو توێ دەرمان بۆ بردووانە هاتون لێرە لەسەر تاتە بەردەکان دانیشتون حوزەکەش کە ڕوون بوو ئاوی سەرچاوی ئاوی توتاخەس هەموو ئاوەکە داهات دەو حوزەوە دوای ئەلێ ڕاپەخشتە بۆ دەڕۆی بۆ زەراعەت و بۆ خەڵکو ئەمە لە خوارەوە ئێرە خوارەوەی دی بە ئاوی ئێرە زەراعەتێکی زۆر دەکرا منتەقی خوارەوەی پێی دەڵێن دەشتی سێلاوە یا پێی دەڵێن ئەمە بەیسلا دەشتی سێلاوە قسمەتێکی بەراوە بەرای توتاخازین کە ئەلان ئەو ئاو ناگا بێت چکە لولەکەشی کرا بەعاڵتی لولەکەشی کرا ئەو شتەمان لە خوارە حەزف کردووە ئەو توانش کە هەروەکی ئاماژەی پێکراوە لە چەند جیگیان و بەخۆش هەر باسان کردووە لەسەرش باسمان کرد توێکانش دەخەن ینی توتاخاز کەمە دەڵێن توتاخاز ئەو دێ بەنێو توێکان کراوە زمانێکی تورکیە کە وا دیارە زمانی مۆغۆڵەکانەکە زۆر زۆر قەدیم بەنێو دارە تو کراوە توتاغاز هەر بنێ ئەو نێوەش کراوە و عمریشان زیاتر لە 400 ساڵە ینی عمریان لە سەدە تێپەرەوە مەزورم و ینی بۆ خۆمان نازانین دقیق چەند ساڵە ئەمە هەتا ئەو جیگایی کەمە لەسەر قەبرەکانی ئێرە کە چاولو دەکەین تاریخی سێڕەقەمی لەسەرە لەسەر قەبری سەیدەکان کە سێڕەقەمی لەسەر دیارە ئەو توانە بە ئەو کەسانە کە لێمان پرسیون ینی ئیکۆنساڵ لیان پرسیون زیاتر لە چەند سەد ساڵ لەوە پێشن بەدەستی چێ چەقاندرابنەوە دارە تویانە بەداخەوە هیچ زانیارێکمانێ لەو بارەوە ینی ئەمن بۆ خۆم شاید سنم کەم بێەوەی لە زۆر کەس ئێرەم پرسیوە کەس نازانێت چۆن چەقاندراون ئەو چواردارە ساڵی 1970 ئەو دارێکە هەر ڕوبەڕیمە ئەو دارانێک کەدان بین ئەوانە دارێک بوون قیت و ڕاست بۆ حەوای سەرانی زۆر بڵین ئەلان کە چاوری دەکەی ئەو دارە بخۆی بتە 6 دار و سەری چاوەتەوە سەر ئەرزی ئەو چواردارە بوون تقریبا 25 6 دار بۆ خۆیان وایان لاتەوە دەست و ساوە خۆش بە کاک لوقمانجە مەمنونم زۆر سپاس. لە دەوری یەکتر کۆبووینەوە نان و ماستێک نان و پەنیرێکی بخۆین وەکو نانی ئێوارانە دادەهازەری خۆشەویست و دایە خاتوون زەحمەتیان کێشا ئەو نانە جوانانە ساز کردو و لەو قاپ و کەسکە جوانەشدا ئەو پەنیرە و ماستان بۆ ئێمە داناوە بەڕاستی خۆشی ئێرە خۆشی ئەو حەوشەیەی ماڵەکانی دەیخۆشی ئەو نان و پەنیرەی کە ئێمە ئێستا لە دەوری یەکتر دەیخۆین بە هیچ شتێک بەیان ناکردرێ من هەرە لێرەوە لەگەڵ دادەهازەری خۆشەویست لەگەڵ خەڵکی ئەم ئاواییەکە لە دەوری یەکتر کۆبووینەوە زۆر سپاسی هەمویان دەکەم بۆ میوانداری گەرم و گوڕیان بۆ خوێنگەرمیان بۆ هەموو زەحمەتەکانی کە ئەوڕۆ پێمانداون ئەلێ ڕاماڵاوای لە هەموویەوە خۆشەویستان دەکەم و تادیدارێکی دیکە هەموو لایەکتان بە خودای گەورە دەسپێرم.